خۆش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ. من بنارم خۆشحاڵم بۆ جارێکی تر دێ بۆلاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان، بەرنامەکانی ئەم شەومان 27 ئابی 2022 پێکهاتووە لە دوو دەوری سەرەکی. کرێکارانی ژینگە پارێز لە دەبەری ڕاپەڕین دەستیان داوەتە ئەمانگرتن، سەرەتا لەگەڵ یەکێک لە هەڵسوڕاوانی ئەم مەیدانە، یەکێک کە خۆی ژینگە پارێزە لە دەبەرەدا چاوپێکەوتنێک ئەنجام دەدەین. پاشان سەبارەت بە کارەساتی پەنابەری لە تورکیا لە ڕۆژانی ڕابردووە گەشتیەک کە پڕی بوو لە پەنابەران لە یۆناان و لە دەریای ناوەڕاست لە سنووری نێوان یۆناان و تورکیادا ڕوبەڕووی مەترسی گەورە بوویەوە سەرجەم سەرنشینانی ئەو کەشتێکە پەنابەر بوو، مەترسی ئەوەی هەبوو گیان لە دەست بدەن و خۆشبەختانە توانرا ڕزگاریان بێت لە ڕێگەی فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقیەوە. ئەمەشیان تەوەری دومین بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت. وچانێک و دێنەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکانی ئەمڕۆمان. وەک هەمیشەی وەش دەتوانن با سەرنج و تێبینی و پرسیارەکانتان بەشداری بکەن و بە دێڕێک بە کۆمنتێک پرسیارەکانتان بکەن و من ئاڕاستی میوانانی بەرنامەکەی دەکەم. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عەزیز، هەروەک ئاماژەم پێدا کە تەوەری یەکەمی ئەمڕۆمان سەبارەت بە ئامانگرتنی کرێکارانی ژینگە پارێزی ئیدارەی ڕاپەڕینە. بۆ ئەم مەبەستە شێکێک لە کرێکارانی ژینگە پارێز کە لەو مەیدانەدا لەگەڵمان دەبێت بەڕێز ئیبراهیم معروفە. کاک ئیبراهیم، ئێوارەت باش و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێت داین. ئێوارەی ئێوەش باش بەڕێز خۆشەویستی، زۆر سوپاس. کرێکارانی ژینگە پارێز لە ئیدارەی ڕاپەڕین چەند ڕۆژێک بەر لە ئێستا ڕاگەیەکیان بڵاو کردەوە، تیایدا 3 خاڵیان ئاماژە پێدا بوو، خستیانە بەردەم کۆمپانیەکان و شارەوانی ئەو دەبەرە. بۆچی ئێوە دەستاندای ئەمانگرتن؟ ئێمە وەکو کرێکارانی ژینگە پارێز لە ئیدارەی ڕاپەڕین لە ڕۆژی چوارشەممەوە بەڕەسمی لە هەموو قەزانایەکانی ئەو ئیدارەیە مانگرتنمان ڕاگەیاندووە لەبەر چەندین هۆکار. ڕاستی ئێمە لە 15 پێنجەوە تاوەکو ئەم خولەکەی ئێستاش تەنها یەک موچەماوە گرتوواتە لە 103 ڕۆژدا تەنها یەک موچەمان پێدراوە. ئەمەش لە ڕووی مافەوە هیچ مافێکمان نییە، ئێمە ناقانونیەوە نایاساییە، چونکە موچەکانمان ئەوەندە کەمە تەنانەت بەشیەوەمان ناکە کە بۆ یەک مانگ کرێخانی پێ بدەین یاخود پارەی ئاو بێیان پارەی ڕێسی بێ یاخود پارەی مۆلیدا، یان ئەو کەسانی کە ماڵ و منداڵیان هەیە بڕاتی بەشی هیچیان ناکە، لەوانێ لەسەرشی قەرزدا ببنەوە. ئێمە 3 خاڵمان پێشکەشی بەڕێبەراتی شارەوانی و کۆمپانیایە کرد کە گرێبەستی لەگەڵ حکوومەتدا هەیە کە ناوی کۆمپانیای گارێکسە. وتمان لەو شتێک لەو 3 خاڵانە ئەو بوو کە موچەکانمان لە کاتی خۆیدا پێ بدەن، واتە هەموو 30 مانگێک موچەکانمان لە کاتی خۆیدا پێ بدەن، وەزای دێنەوەی کە موچەکانمان بۆ زیادکەن، چونکە موچەکانمان زۆر کەمە. هەر ژینگە پارێزێک بەجددی ناتوانێت بۆ موچەی کە پێی دەدرێت ئەو شایستێکە پێی دەدرێت و مانگی ئیکەیش دەکات، ناتوانێت بژێوی ژیانی خۆی ماڵ و منداڵی پێ بەڕێوە بەرێ. وەزای دێنە و کرێکارانی کە پێشووتر بۆی مانگرتنەوە نزیکەی 150 ژینگە پارێز لە ئیدارەی ڕاپەڕین دروخرانەوە بۆی ئەوەی دەنگی ناڕازایەتیان هەبوو و دروخرانەوە. ئەمە ئەو 3 خاڵەمان هەبوون. پێشکەشی کۆمپانیامان کردەوە، زایدەن بەرپرسانی ئەو شارەمان لە ئاگادار کردوەوە کە بە هەموو جۆرێک دەبێ ئەو 3 خاڵانەمان بۆ جێبەجێ بکەن، نەک تەنها بەرپرسانی ئەو شارە بەڵکو لایەنی حکوومەت دەسەڵاتدارانی حکوومەت هەرێمی کوردستان هیچ کەسێک نهاتۆتە سەرخەت بۆی بەجددی بێت لەگەڵمان هاوشانمان بێت بە دەنگی ڕەواکانمانەوە بێ، هەتا ئێستا هیچ کەسێک نهاتووە. بۆ ئێمە هیوادارین لەمە دووە بەرپرسانی ئەو شارە وەزایدەن سەرۆکی حکوومەتی جێگرەکەی بەجددی کار لەسەرم کاری لەسەر بکەن، هەتا ئێستا هیچ کەسێک بەدەنگمانەوە نهاتووە. بەڕاستی بڵین نزیکەی 1000 کارمەندمان هەیە لە ئیدارەی ڕاپەڕین کە لەم کۆمپانیایەدا ئیش دەکەن، هیچ کەسێک ژیان و گوزەرانی باش نییە، هیچ کەسێک لە مەناعاتێکی باشی نییە کە بتوانێت بڵین ئەگەر بە 2 مانگیش معاشێکمان دەنێ کێشەمان نییە، خزمەتی شار و وڵاتی خۆمان دەکەین.
بەڕاستی ئێستا ئەمە ڕۆژی نزیکەی 90 تۆن خاشاک تەنها لە ناو قەزای ڕانی فڕە دەدەین چبگا بە قەزاکانی تر ڕۆژانە ماوەی 6 کاتژمێر بۆ 7 کاتژمێر لە 6 بەیانەوە تا 12 نیوەڕۆ بە بەردەوامی کارمان کردووە بەبێ هیچ وەستانێک هیچ ئینجازەیەکمان نەبوو بڵێ کە ڕۆژێک ئینجازە بدرین بەڵکو بەغایی بۆمان لە قەڵەم دراوە کە یەک ڕۆژ نەچینە سەرکارەکانمان 10,000مان لێ دەبڕێ ئەمەش بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیادا نییە بەم زۆرە کرێکار ماوەی 6 ساعت بە بەردەوامیشی پێ بکرێت وەزائیدان دوای 103 ڕۆژێک موچەی پێ بدرێ بەڕاستی زۆر نەعەقیمان بەرامبەر کراوە لە ینی پەیوەند یارمان ئاگای کردێتەوە بەڵام وەزایدان خەڵکیشمان ئاگادار کردێتەوە ئێستا ببین بە چای خۆتانەوە کامیرەکانتان بچێت بۆ ناو قەزای ڕانیە و تواقڕنا عادیاوە سەنگە سەر شکارتا قەڵاتزێ بەڕاستی ناو کوچە کۆڵانەکان بۆنێکی زۆر پیسی لێ دێ هیچ کەسێک ناتوانێت تەنانەت بۆ 30 ثانیە بۆ 20 ثانیە بتوانن لەو شوێنانی کە زبڵ لێکۆبێتەوە بەرگەی بگرن ئێمە وەکو دەستەی ژینگە پارێزانی ئیدارە ڕاپەڕین کە لە کۆمپانیای گارێک ئیشمان کردووە دوێنێ چەند خاڵێکمان نووسی و پێشکەشمان کردوون وەزای لە دەستگاکانی ڕاگەیاندنیش بڵاومان کردێتەوە کە یەکێک لەو خاڵانە ئەوەیە دەبێ موچەکانمان لە کاتی خۆیدا پێ بدەن وەزای موچەکانمان بۆ زیاد بکەن ئێمە لە 15 پێنج کاتێک تەندەر نوێ کرایەوە بڕیار وا بوو کە موچەکانمان بۆ زیاد بکەن بەڵام کۆمپانیا تەنها 3 مانگ عەقدەکەی درێژ نوێ کردەوە وتیان دوای ئەو 3 مانگا بە تەندەری باشترەوە و بە خزمەتگوزاری باشترەوە تەندەری داهاتوو لێ دەدەین بەڵام هەتاوەکو ئێستا هیچ شتێک دیار نییە بۆیە ئێمە پێش ئەوەی تەندەر نوێ بکرێتەوە یا خۆ درێژ بکرێتەوە ئەو خاڵانەمان پێداون کە دەبێت جێبەجێ بکەن و مافی ڕەوای خۆمانە داواشتی زیادەمان نەکردووە هیوادارین پێش ئەوەی تەندەر نوێ بکرێتەوە ڕەچاوی ئەم خاڵانە و کەندەنا هەڵوێستی ترمان دەبێن ئەم هەنگاوەی کە ناوتان ئەم مانگرتنەی کە لە 24 مانگەوە دەستی بۆ براوە ئایا سەرجەم کرێکارانی ژینگە پارێز لەگەڵدایە هاوڕان لەگەڵ ئەم هەنگاوەدا یاخود هەڵوێست چۆنە بەگشتی لە نێو ڕیزەکانی ئێوەدا ئێمە لە پێش لە 1.5 تاوەکو 15 بە بەردەوامی لە شەقام بووین و زیاتر لە 600 ژینگە پارێز هاتوۆتە سەرجادا داوای حەق و مافی خۆی کردە بەڵام لە دوای 15 کە باشکران ناوی ئەو کەسانەیاندا بوو کەوا ناڕەبنگی ناڕازایان هەیە و چالاکن بە شێوەیەکی گشتی هەمویان دەرخستن لە هەر شار و شارێک نزیکەی 50 بۆ 40 کرێکارێک دەرکراوە نزیکەی بەگشتی 150 کرێکاری چالاک دەرکراوە ئێستا ئەوەی کە دەنگی ناڕازایەتیمان هەیە بەشێکی کەم ناوێنێتەوە ئەوەکانی لە ڕاستیە بڵێ ترسێکیان پێوەیە کە دووبارە بێنەوە سەرجادە ئەوانش بە شێوەی پێشتر دەربکرێن دا بۆ ئێمە هیوادارین خەڵکی پشتیوانیمان بکە لایانی پەیوەندیدار پشتیوانی بکە ئێمە بە شێوەیەک بڵین کە گێرە شێوێن نین ئێمە تەنها داوای حەق و مافی خۆمانمان کردووە داوای شتێکی زیادەمان نەکردووە آخر لە شوێنێکی دنیا هەبووە ژینگە پارێزێک ماوەی 6 ساعت بە بەردەوامی هەموو ڕۆژ لەبەر ئەم سەرمایە و گەرمایە هیچ عوتڵەیەکی نییە ڕاک ڕۆژانی جەژن دەچن بۆ ئیش ڕۆژانی نێورۆز هەر دەچن بۆ ئیش ڕەمەزانان بە زمانی بەڕۆژۆ ئیش دەکەن جەژنەکان خەڵک لە سەفرێ و لە گەڕان و لە خۆشی دەڕبرین لەناو عایلەکان بڕاتە بێ ژینگە پارێزان بە بەردەوامی لە کارەکانیانن یەک ڕۆژیش ئیجازەیان پێ نادەن یعنی چۆن ڕەوایە کە تۆ بە ماوەی ئەمڕۆوە 130 ڕۆژە تەنها یەک موچەی 335,000 پێدراوە ئێمە تەنانە خەڵکیمان لەگەڵە بەڵام کێشەکە ئەوەیە هیچ کەسێک ئامادەنی لەگەڵمان بێتە سەرجادە هیچ کەسێک ئامادەنیە لە گربوونەوەکاندا پشتگیریمان بکات تەنها قسەی میدیایە و تەنها بە کۆمنتێک پشتگیریمان دەکەن زۆر بەداخەوە لە یەکێک لەو خاڵانە نووسرا بوو کە ئەڵێ ئەو موچەیە کە پێمان ئەدرێ بە بەراورد بەو کارە سەختەی کە ئەیکەین مقارنە ناکرێ واتە کارێکی سەختەکەن و موچەیەکی کورد و وەکو خۆشتان بە کورتی ئاماژەتان پێدا و ئێستا هەندێک لەوانتان باس کرد کە لە پشوەکانیشدا ئێوە کار دەکەن ئەگەر بڕێک زیاتر سەبارەت بە کارەکانی ژینگە پارێزان قسە و باسێک ماوەکەی سپاسگوزار دەبین ئینشاءڵڵا وەڵام ژینگە پارێزا بوون منە هەیە لەسەر کەپسەکانی ئیش دەکا بەجای شەی وا هەیە بە زستان بوو منە سەعات 2 شەو دەردەچێ 3 شەو دەردەچێ بە بەردەوامی بە دوای ئەم کەپسە بوو نەڕادەکان ڕۆژی 90 تن خۆڵ و خاشاک پڕێدەن ئەمە بەڕاستی پێ بڵێم هەر کەسێک کە زۆر ناچار نەبێ ژیان یەخەی پێ نەگر پێ بەڕاستی پێ بڵێم ئەو ئیشە ناکا وەزای دەر کە ئەو 150 کرێکارەی کە ژینگە پارێزی کە دەکراوە بەشێکیان ئێستادا گەڕاندوونەتەوە لەبەر یەک هۆکار گەڕاندویانەوە
هیچ کەسێک ئامادە نییە ئەو ئیشە بکا بۆ پارەیە کەما یعنی تۆ بێنە بەرچاوی خۆت ماوەی 6 ساعت بە بەردەوامی ئەم ئیشە بکەی هەبەوە دیمەی تەندروستیمان نییە وەزایدەن کرێکارێک تووشی نەخۆشیێک بێ خوا نەخواستا قاچی بشکێ بۆ منە هەر تووشی عملیاتێک تووشی نەزیفێک شتێک بێ کۆمپانیا هیچ بیمەیەکی وای بۆ دابی نەکردووی کە بۆ منە ئایا ئەو کرێکارە لەسەر ئەو سیارە بەر بۆتەوە پێویستی بە عملیاتێکە پێویستە بە نێشتەریگەریەکە زیاتر لە 2 میلیۆن 3 میلیۆنی دەوێت کۆمپانیا هیچ بڕە پارەیەکت بۆ سرف ناکە ئەمە سەرڕای ئەوەی کە ئێمە موچەکەمان زۆر کەمە ئەگەر بێت و خوا نەخواستا کرێکارێک تووشی نەخۆشێکی بەم جۆرە بێ دڵنیا بە ناتوانێت بۆ موچێکی هەیەی نەخۆشەکەی پێبڕێەوە بەرێمە زۆر جار لەگە وەزارەتی کار و وەرەقەمان بەرز کردێتەوە بۆ سەرەوە بەڵام بە هیچ جۆرێک تاوەکو ئەم دەقەیەش کەس نهاتوتە سەرخەت کەس نهاتووە جوابێکمان بداتەوە لە ڕووی هەموو مافمان خوراوە لە ڕووی یاساییەوە ئیشەکەمان یاسایی شکاندووە لەبەرەوەی لە دوای 15 پێنجەوە کە موچەکەمان کەم کرایەوە دەبا بەلانی کەم ئیشەکانیشمان کەم کرابایەوە یاخود لە ڕۆژێک لە هەفتەیەکە هەر نەبا سێشەم عوتڵەبا بۆمان یان توزانم لە هەفتەیەکە 2 ڕۆژیان کەم کردبایەوە بەڵام بە هیچ جۆرێک ئەوەشیان نەکردوە زایدە ئیشەکەشیان بۆ زیاد کردین بەڕاستی ئەو ژینگە پارێزانەی کە لە ئێستادا ئیشە دەکەن لە عاڵێکی زۆر خراپدانە ژیان تەنگی پێڵچنیون و بەشێکی زۆریشمان شەهادێکی بەرزمان هەیە ولا بێ ئیشی ولا بێ ژیانی هاتوینە و میشە دەکەین چەندان کەسێ بەکالۆریۆسی هەیە لە بەکالۆریۆسەکەی شادی ئەوە ئیلی هەیە یعنی بەداخەوەم یعنی هیچ ڕێزێک لە ئەم جیلە نەژیراوە هیچ بیمەیەکی وایان بۆ دەستەبەر نەکراوە کە لە داهاتوودا بۆ نمونە خوا نەخواستا دوای 16 ساڵ دوای 15 ساڵ ئەم کابرا خزمەتی کردو لەم کۆمپانیایە موچێکی بۆ ببڕدرێتەوە هیچ شتێکی وان نەکراوە بۆ ئێمە چەندین جار بەرپرسانمان لە کردوێتەوە کە دەبێت بە هەموو جۆرێک پاڵ پشتمان بن پشتیوانمان بن ئێمە ئیشەکەمان ئەوە نییە بۆ مانگێک بێ یاخود بۆ ساڵێک بە ئەو میشەیە کە ئێمە دەیکەین تا هەتاییە بۆیە دەبێت تەندەرێک لێ درێ و هەموو ئەو یاسانە تێدا جێبەجێ بکرێتە وەزارەتی کار دایناوە لەو ئیشەی ئەزانن نییە مانگێک بکرێ یاخود مانگێک ئیشەکەی ما هەر لە یەکەم دەست پێ کردمانەوە تا ئاخیری ژیان دەبێ ناتای ئیشە بکەین و دێ بەردەوامیش بێ کە ئێمە نەیکەین چونکە ئیشەکە پەیوەندی بە جیهانەوە پەیوەندی بە تەندروستی ئینسانەکانەوە یەکەر بێت و ئەمیشە نەکرێ بۆ ماوەی یەک هەفتە و زۆر نەخۆشی زۆر نەخۆشی ترسناک بڵاو دەبێتەوە هیوادارین دەنگمان بگا و ئیشەڵڵا بتوانن ئەو کێشانەمان بۆ چارەسەر بکەن ببوورە پرسیب کە ڕۆڵی حکوومەت شارەوانی لایەنە پەیوەندیدارەکان چۆن بووە لە گەڵ ئەم مانگرتنەی ئێوەدا زانی چۆنا وەکو ڕۆڵگیرین هیچ ڕۆڵێکیان نەبوو چونکە وەک ئاگادارن لە 1/5 تەندەری کۆمپانیا خلاص بوو تاوەکو 15 نەتواندرا تەندەرێکی باش لێ بدرێ نەتواندرا کۆمپانیایەکی باشتر ئەگەر ئەو کۆمپانیا ناتوانێت وەسایلی نییە وەسایلەکانی بەکڵک نەماوە حکوومەت پارەی بۆ تەرخان ناکە دەبا کۆمپانیایەکی تر هەتا میشانەی ڕای کردبا بەڵام 15 ڕۆژی بەسەردا ڕۆی لە 1/5 تا 15 کەسێک تەنانەت شارەکان بۆ بنیان کردبوو بەڕادەیەک هەتا مرۆڤ دەوای ئاژەڵ دەژیا لەسەرم ئیدارە ڕاپەڕینە بۆنێکی ناخۆش دەتوێت کوچە کۆڵانێک کە زەونێکی پێوە دیارە بوو نەیان توانی بە 15 ڕۆژ کۆمپانیایەک پەیدا بکەن تەنها ئەم کۆمپانیا عقدەکەیان بۆ نیوە کردو بۆ ماوەی 3 مانگەوەی 3 مانگەکەش خلاص بوو وا دیارە هیچ کەسێک نییە کۆمپانیایەکی تر ئامادە نییە ئەم تەندەرە وەربگرێتەوە لەبەرەوەی کێشەی موچەی دەبێت چۆن ئێستا کۆمپانیای ئێستا حکوومەت شایستەکەی ناداتێ هەر کۆمپانیایەکی تریش بێ ئەم کێشەی بۆ دروست دەبێ بۆ هیچ کۆمپانیایەکە تاوەکو ئێستا نهاتوتە پێش بۆ شارەوانەکانیش ڕۆناکەم میتەوەکیانەوە بێ کۆبوونەوەیان کردووە چوارشەممەی ڕابردوو کۆبوونەوەی کراوبێکی لە خەڵەکان باسکردنی تەندەری کۆمپانیا و بەڵام تاوەکو هەفتێکی بەسەرداڕۆیی دەنگ و باسێکی نییە لە بڵاوکراوەی دەنگی کرێکار و پێگەی دەنگی کرێکارە هەواڵ و چالاکیەکانی ئێوە باسکراوە کە ئەمە وە خۆشە باشە کرد تازە نییە لە دەمێکەوە هەیە لە مانگی پێنجەوە و ئەم ناڕەزاتیانی کرێکارانی ژینگە پارێز لە ئیداری ڕاپەڕێندا بووە بانگەوازی ئێوە بۆ خەڵکی چییە؟
وڵی بانگوازی ئێمە ئەوەیە هەر چۆن لە یەکی پێنجەوە ئێمە ڕژانی سەر شەقامەکان و خۆ پیشاندانێکی ئێمنانەمان کردنا بۆی دەنگی دەنگمان بگات و مافەکانمان ئەوەی کە خوراوە وەریگرینەوە وە لە داهاتوودا مافمان نەخورێ داوامان لە خەڵکیەوە بووە کە ئێمە پشتگیری ئێمە بکەن تەنها بە کۆمنتێک نەبێ لە سوسیال میدیاوە گەر بەجارێک بە دوو جار بێ لەگەڵ ئێمە بێنە سەر شەقام و دەنگی ئێمەش لەگەڵوان تێکەڵ بێت و دەنگمان بە چاچی بگاتە حکوومەت ئەو بەرپرسانی ئەو شارە بەرپرسانی ئەم کوردستانە تەنها ئێمە ئەومان ویستۆ لە خەڵکی بەڵام بەداخەوە غێری مامۆستانی زانکۆی ڕاپەڕین کە تەنها یەک ڕۆژ هاتنە ناومان هیچ کەسێک هیچ هاوڵاتیەک بەدەنگمانەوە نهاتووە کاتێک ئیشێکیش بۆ نمونە دەکەین شوێنێک خاوێن دەکەینەوە کە ڕۆژێک ناتی زەلزەلایان دێت و تەلەفۆن کاری دەکەن کاکە بۆ نەهاتون و یعنی ئیدی بە هەر حاڵ کە ڕۆژێک ناتی بۆ ئیشەکەت دەنگێکی زۆر دەداتەوە بەڵام ئامادەنین کە بۆ ماوەی 15 ڕۆژ ئێمەمان دەگرین بۆ ماوەی هەفتێکمان دەگرین بۆ یەک ڕۆژ بێ لەگەڵمان بێتە سەردادە بۆ ئێمە دەنگمان چاکتر بگات و بڵێن خەڵکێکی باشیان لە پرسا ئێمە و 600 کرێکارێکی ئێستا ماینێتەوە هە بەشێکی زۆر ناوێرێ ئیشەکەش ڕاگرێ لەبەرەوەی ترسیەوەی دەریانەکەن یعنی هیچ کەسێک ناتوانێت لە ئێستادا بەشەیەکی وها ئیشەکە ڕاگرەیە خۆ دەگە بڵێن موچێک شتان پێ دەدەین ناچارن بگەڵێنەوە سەرکارەکانیان چونکە لەبەرەوەی وەگاگەدارن 150 ژینگە پارێز دەرکرا هیچ کەسێک پشتیوانی لێ نەکردن هیچ کەسێک بەنامەوە بە پۆستێکی سۆسیال میدیایش پشتگیریان لێ نەکرا بە حقیقەت هیچ کەس لایەنێ گۆزارەتی کار هیچ کەسێک نهاتە سەر دەنگ لێیانەوە غێری برادران لە سلێمانی کە دەنگی کرێکارانیانێ غێری ئەوانە واژیان کۆ دەکردەوە لە سوودی پارێزگای سلێمانی بۆی ئەو 150 کرێکارە بگەڕێنەوە شوێنی خۆیان بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا هیچ ژینگە پارێزەکان نەگەڕاندونێتەوە ئەوەی کە گەڕاویشتەوە کە بەشێکی زۆر کە من لە ناچاریانە هیچ کەسێک ئامادەنی ئەویشە بۆ پارەیە کەمە بکە ناچارەوانیان گەڕاندوەوە شوێنی خۆیان و داواشانێکردونەکە جارێکی تر بۆ نمونە دەنگی ناڕازایەتیان نەبێت دەنگی ناڕازایەتیان نەبێ ئەوە لە کارەکانتان دووتان دەخینەوە بەڕێست ئیبراهیم معروف ژینگە پارێز لە ئیدارەی ڕاپەڕین زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و با هیوای سەرکەوتن بۆ مانگرتنەکەتان ئازیزان هەر لەسەر ئەم مانگرتنی کرێکارانی ژینگە پارێز لە ئیداری ڕاپەڕین بەردەوام دەبین و لە ئەستافی دەنگی کرێکارەوە شاباس مەحمودمان گەڵدایە شاباس نامەکەنی ئەمڕۆماندا ئەم کاتێ ئێوە بینەرانی پێشەنگ تیڤ باش بیستان کە کرێکارانی ژینگە پارێز لە ئیدارەی ڕاپەڕین دووبارە دەستیان داوەتەوە مانگرتن ئەمە پێشتریش سابقەیەکی هەیە کە لە کۆتایی بەهاردا جارێکی ناڕەزایەتی و مانگرتن چیکە ئیدارەی ڕاپەڕین بەم شێوەیە ژینگە پارێزان ناڕەزایەتی دەردەبڕن با دەزمانی ئێوەش بیستین بەڵێ دیارە بەداخەوە کێشەی ژینگە پارێزان وا درێژە بێتەوە نزیکە بێتەوە لە ساڵێک کە ژینگە پارێزان لە زۆربەی قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی زۆنی سەوز ئیدارەی سلێمانی ئەم کێشەیانەیە لە نێویشیاندا منتیقەی بتوێن و پشدەر قەزای ڕانیە هەر 15 شارەوانێت جیاکەی قەڵاتزێ و شکارتە و چوارپڕنە و حاجیاوا و سەنگەسەر و ڕانیە و ئەمانە بەشێکن لەو کۆمپانیانەی کە کێشیان بۆ دروست بووە لە مەسلەی عەقدەکانیان لەگەڵ حکوومەت کۆتایی عەقدەکانیان هاتووە لابەلا شارەوانیەکان سربەخۆ لە قەزا و ناحیەکان عەقدی سێمانگی و دوومانگیان لەگەڵا کردوون ئیدامە بەکارەکانیان هێن بە نیوەی ستافەکانی پێشووی بۆ نمونە ئەگەر لە شوێنێکی وەکو ڕانیە پێشتر 200 کرێکارکاری کردبێ ئێستا بە 100 کرێکار هەمان کارەکرێت کە قورسایەکی زۆری خسوەتە سەر کرێکارەکان بەداخەوانێ ڕێژەیەکی زۆر لە مانگی پێشوو تقریبەن لە دوومانگی ڕابردووە ڕێژەیەکی زۆریان دەنکران لەسەر کارەکانیان کۆمپانیا بێکاری کردن و نردیانەوە ماڵەوە ئێستا زۆربیان بێکارن ئێمە لەو کاتەدا وەکو بڵاوکراوەی دەنگی کرێکار وەک کۆمەڵی هەڵسوڕاوی کرێکاری کەمپینی پشتیوانیمان ڕاگەیان بۆ ئەوان بۆ کرێکارانی لەسەر کار دەکراون بەداخەوە دووە نزیکە بێتەوە لە 104 ڕۆژ کە دیسان کرێکارانی ژینگە پارێز لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بە تایبەتی لە ڕانیە کە 104 ڕۆژە نزیک بەمەوەی موچیان وەرنەگرتووە
و ماوەی 4 ڕۆژە تقریبان دەستیان بە مانگرتنێکی تازە کردوێتەوە و کاریان وەستاندووە و ئێمە لە نزیکەوە ئاگاداریانین لە نزیکەوە سەردانیانەکەین ئاگاداری خواست و داواکاریەکانیان یەکێ لە خواستە ئەساسیەکانیان ئەوەیە کە موچیان لە کاتی خۆیان نابنێ و ئەو هاوڕێیانەشیان کە لەسەر کار دەرکراوە بگەڕێنێنەوە سەر کارەکانیان. وەکو بیستمان کەمێ بن لە ئێستاکارانی ژینگە پارێز بەڕێز ئاماژەی بۆ دەکات پشتیوانی تریان وەردەوە بۆچی کرێکەکانی ژینگە پارێزوانی کۆمەڵایەتی بەداخەوە لە ئاستی کۆمەڵایەتیە و لە ئاستی کۆمەلگا لە کوردستان پشتیوانیکردن بۆ کرێکاران لە ئاستێکی لاوازدا ئێمە وەکو بڵاوکراوەی دەنگی کرێکار وە کۆمەڵی هەڵسوڕاوی کرێکاری و بە هاوکاری ڕێکخراوی کرێکارانی بیناسازی جگەل لەوەی کە ئەو کەمپینەمان ڕاگەیان لەسەر جەم قەزا و ناحیەکان بە شێوەی ئۆنلاین دەیان کەسایەتی و ڕێکخرا و حزب و لایەن و پەرلەمانتار و دادوەر و ئەنواع وەشکاڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و دیدارمان لەگەڵ سەدان کەس و سەدان هەڵسوڕاوی مەیدانە جیاجیەکانە ڕێخست داوامان کرد خەڵک بێن پشتیوانی بکەن بەداخەوە ئات پشتیوانی کە هاتووە جگەل لەوەی کە بڵاوکراوەی دەنگی کرێکار توانیتی نزیکەی 1500 واژۆ زیاتر بێنێت بۆ پشتیوانیکردن دەم کرێکارانە توانی بچێتە دانوستان لەگەڵ وەزیری کار لەگەڵ ئیدارەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سەبارەت بە کێشەم کرێکارانە بە هاوکاری و بەشداری نوێنەرانی کرێکاران خودی خۆیان ستافی دەنگی کرێکار لە هەولێر دیداریان لەگەڵ وەزیر و لەگەڵ ئیدارەی وەزارەتی کار بوو بڕیاری وابوو وەزیری کار و ئیدارەکەیان بڕێریان نا کە لیژنەی بە دوواداچوون دروستکەن لیژنەیەکی بە دوواداچوونیان ناردە قەزای ڕانیە ئەو سنوورە بۆ ئەوەی کە لە کێشەی کرێکاران ئاگادار بنەوانێ بەڵام بەداخەوە تاکوێسە هیچ نەتیجەیەکی نەبووە ناو کرێکارانی کە لەسەر کار دەرکراون گەڕاونەتەوە بۆ سەرکارەکانیان ناو کرێکارانی ئێستەژی ئیدامە بە کارەکانیانێن و لە کاران موچەکانیان لە کاتی خۆیان نادرێت یعنی کێشەکەی کرێکاران لە شوێنی خۆی ماوە بەڵام لە چۆتە قۆناغێکی تر لەلایەن کرێکاران و کرێکاران ئێستا دەستەیان دروست کردووە ئێستا بەیانی خۆیانەیە ئێستا خواستەکانیانی ئەلان کردووە لە دەیان چاوپێکەوتنی میدیاییانەیە هەر ئێستاوە لە تەلەڤیزۆنەکەیەوە یەکێ لەو کرێکارە لە نوێنەرانی و کرێکارانە یەکێ لە قسەکەرانی و کرێکارانە یەنە تیڤەکان شەوانەیان دینین بە گوێی کۆمەلگایە ئەدەن کێشەکانیان باسەکەن داوا لە دەسەڵاتەکەن ئاخرین شتیان دەستەی کرێکارانی ژینگە پارێزی سنووری ڕانیە یاداشتێکیانی ئەلان کردووە یاداشتێکی کراوەیە بۆ سەرۆکی حکومەت و جێگرەکەی کە داواکەن لە 4 خاڵدا یەکەم ئەوەی کە موچیان لە کاتی خۆیان نابدرێتێ دووەمەوە هاوڕێیانیان کە نزیک زیاتر لە 150 کرێکارن گەڕێنێتەوە سەرکارەکانیان سێم ئەوەی کە لە عقدی نوێکە لەگەڵ ئەم کۆمپانیان لە هەر کۆمپانیایەکی ترێکرێ ئەم کرێکارانە بە موچەیەکی شایستە کە ئێستا بەداخەوە 335,000 ئەیرێتێ لانی کەم نزیک بە 500,000 450,000 لە تەندەری تازە داواکەن دیاری بکرێت و نوێنەرانی کرێکاران بەشدار بن لە عقدی تازە ئاگاداریەوە عقدە بن کە حکومەت و وەزارەتی شارەوانی ئەیکا لەگەڵ کۆمپانیەکان ئەگەر یەکێک ئێستا گوێبیستی ئەم قسانە بێت و پێی وابێت کە مانگرتی کرێکارانی ژینگە پارێزی ئیداری ڕاپەڕین بەرحەقا و شایستەی پشتیوانیە چۆن دەتوانێت و بە چ شێوەیە پشتیوانی دەم مانگرتنانە بکات لەسەر ئاستی فەرد هەر کەسێ ئەتوانێ یعنی هەر کەسێک ئەگەر لەسەر ئاستی فەرد لەسەر ئاستی ڕێکخرا و ئەحزاب پاندام پەرلەمان هەر کەسایەتێک بێتوانێ یعنی شێوازی جیاجیا هەیە ئێستا ئێمە وەک بڵاوکراوەی دەنگی کرێکار جگە لەوەی کەمپینی واژۆکۆکردنەوەمان لە نزیکەی 12 قەزا و ناحیە بۆ کردن جگە لەوەی لە دەیان کارگە پشتیوانی کرێکارانمان بۆێنان جگە لەوەی علاقاتمان لەگەڵ دەیان ڕێکخراوی ناوخۆی و دەرەوەی گرێدا بۆ پشتیوانی کردیان توانیمان جۆرێک لە پشتیوانی بێنین بەڵام ئەم پشتیوانیە پێویستی بە فراوان بوونەوە هەیە پێویستە لەسەر ئاستی کۆمەلگا پشتیوانی لەو داوا بەرحەقەکانی کرێکارانی ژینگە پارێز کرێت بەڕاستی دوێنێ ئێمە تیمی دەنگی کرێکار لە ڕانیە بووین بۆ لە نزیکەوە ئاگادار بوون لە کێشەی کرێکارانی ژینگە پارێز لەو سنوورە بوون تیمێکمان لە نزیکەوە ئاگادار بین کە ئەو شارە لە مودەی 3 ڕۆژ
تەنها 72 سعات بوو کرێکارانمانیان گرت بوو یەک پارچە زبڵ و خاشاک دای پۆشی بوو شار بۆ گەنی کردووە یعنی گەمە درێژە بکێشێ زەرەری بۆ تەواوی کۆمەلگا هەیە لە مناڵێکی یەک ساڵانەوە بگرە تا کەسێکی 100 ساڵ تەمەن لە کرێکارێکی سەر جادەکانەوە بگرە هەتاوەکو ئەندام پەرلەمان و بەرپرسە گەورەکانی ئەحزابی سیاسی ئەمانە هەمووی زەرمەند دەبن ئەم نەخۆشیەک بڵاو بێتەوە لەم کۆمەلگایە فەقیر و دەوڵەمەند ناناسێت سیاسی و ناسیاسی ناناسێت بە بڕوای من پێویستی لە ئاستی کۆمەلگایە تەواوی خەڵک بچێتە پشتیوانی کرێکارانی ژینگە پارێز ئێمە وەکو بڵاوکراوەی دەنگی کرێکار ئامادەی ئەو ڕێخستنە هەین هەر کەسێک هەر لایەنێک هەر حزبێک ئەندام پەرلەمانێک هەر ئەندامێک لە ئەنجومەنی پارێزگاکانی شارە جیاجیاکان هەر کەسێک لە هەر بەرپرسیارێتێکایە ئەوێ پشتیوانی کات ئێمە و بڵاوکراوەی دەنگی کرێکار تەرەفی بەیەگەیاندنی لەگەڵ کرێکارانە ئەتوانین ئێمە پیان بڵێن ڕێنماییان کن کە بە چ شێوازێتوانن پشتیوان و هاوکاری کرێکارانی ژینگە پارێز بن بۆ دو پرسیار پەیامی ئێوە بۆ کرێکارانی ژینگە پارێزی مانگرت و چییە چۆن ئەوان دەتوانن لەم هەنگاوەیاندا لەم مانگرتنیاندا لەم خەباتیاندا بەسەرکەوت بکەن دیارە خۆشببختانە لە ڕانیە دەستەی کرێکارانی ژینگە پارێز پێگاتوە کرێکاران یەکێ لە کێشەکانیان کە دەرگیری بوون کە لەسەر کار دەرەکرێن کە موچیان لە کاتی خۆیانە نایرێتێ نقطە زوحفیانەوەی کە یەگرت و تەبانین واتە جۆرێک لە جۆرەکان ڕێکخراو بوون لە نێوێندیان زەعیفە خۆشببختانە لە قەزای ڕانیە خەریکە دەستەکانی نوێنەرایەتی کرێکاران پێگێت داواکەم لەسەر جەم قەزا و ناحیەکان لە شارەکان هەموو کرێکارانی ژینگە پارێز لە شوێنی کار و ژیانی خۆیان لەو ناوەندی کە کاری تیا دەکەن لەگەڵ هاوڕێکانیانە توانن دەستەکانی خۆیان دەستەی نوێنەرایەتی کرێکاران پێکبێنن کە سەرەتاییترین مافی کرێکارانە بۆ شێوازی خۆڕێخستنیان بۆی بتوانن لانی کەم ببنە تەرەف نوێنەرانیان ببنە تەرەف لە داڕشتنی عەقدەکان لەگەڵ کۆمپانیاکان وەک چاودێرێک لە بینی شارەوانی کۆمپانیاکانە بن بتوانن خواستەکانی کرێکارانیش لەو عەقدە تازانە تەسبیت کرێت و بتوانن لە هەر شوێنێک هەر پێویستێکیانی کرێکاران ئەم دەستانەی نوێنەرایەتی بێتە جواب جۆرێکە لە ڕێخستن بە بڕوای من خۆشببختانەوەی کە کۆمەڵێ لە کرێکارانی وشیاری ژینگە پارێزە ڕانێکە دەستیان بۆ بردووە باشترین لە جۆرەکانی ڕێکخراوبوون ئەو دەستانە سەرەتاییترین جۆری ڕێکخراوبوونە لە ناو کرێکارانە من لێرەوە دەستخۆشیان لێکەین وەک ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار بە تەواوی توانەمان و پشتیوانیانین لە هەر شێوازێکی خۆڕێخستنیان لە دەستا لە ڕێکخراو لە گروپ بەڵام بە بڕوای ئێمە بە قەناعەتی ئێمە لەم کاتەدا دەستەکانی کرێکاران باشترین جۆرێکە لە جۆرەکانی ڕێکخراو بوون شاباس محمود لە ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و دووبارە سپاس بۆ ئەوەی کە لەم ماوەتە دەتوانیت بەڵام خواستی ئێمە بدەیتەوە بەشداربیت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا دەستیەوەش خۆش سپاس بۆەوەی کاتوانن دەنگی کرێکاران بگەێنن ئازیزان ئەوە تەوەری یەکەممان بوو سەبارەت بە خەباتی کرێکارانی ژینگە پارێز و مانگرتنی کرێکارانی ژینگە پارێز لە ئیدارەی ڕاپەڕی وچانێک و دەینەوەلات بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز پێرێ واتە سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە لە دەریای ناوەڕاست لە نێوان وڵاتانی یۆنان و تورکیادا کەشتیەک کە سەرنشینەکانی سەرجەمیان پەنابەر بوون لە مەترسی مەرگدا بوون خۆشبەختانە بە هەوڵی فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی جارێکی تر پۆلێک لە پەنابەران ڕزگارکرا بۆ زانیاری زیاتر سەبارەت بەم ڕووداوە و جیهانی پەنابەران و ژیانیان چاوپێکەوتنێکمان دەبێت لەگەڵ بەڕێزی و خدر لە فیدراسیۆنی
سەرتاسەری پەنابەرانی عێراقی لە لقی تورکیاوە. هیوا خدر ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێدای. زۆر سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ دەرفەتی ئێوەش، سپاس بۆ پێشنگ تیڤ بۆ ئەم چاوپێکەوتنە دەربارەی دۆخی پەنابەران. سپاسانەکەم. هەڵبەت لە زۆرێک میدیاکان و فەیسبووکی شخصی ئێوە بیستراکە چی ڕوویدا بوو سەردەبانی ڕۆژی پێنجشەممە، بەڵام ئەگەر جارێکی تر بە کورتی لە زاری ئێوە بیستی دروست چی ڕوویدا ڕۆژی پێنجشەممە؟ بەڵێ 24 لەسەر 25 مانگ بەداخەوە 24 لەسەر 25 کەشتێکی پەنابەران کە لە چەند ڕۆژێک بوو لە سنوورەکانی تورکیاوە بەڕێکۆتبوو کە بەرەو ئیتالیا بڕۆن، بەڵام بەهۆی شەپۆلێکی سەختی دەریاوە بزوێنەری کارپێکەری بەلەمەکان لە کار کەوتبوو، واتە ماتۆڕی بەلەمەکان بۆ هۆی ئەوەی کە لە نێو دەریادا لە نزیک سنووری دوورگەی کالەماتەی یۆنان پەکیان بکەوێت. لەگەڵ پەککەوتنیا شەڕ و دەنگەدەنگ لە نێوان کاپتنی بەلەمەکە و ئەو قاچەقچی ڕێبەرانە دروستە بێ و تەنانەت دموچاوی خۆیانە بەستن. ئەمەش ترسێک و دڵە ڕاوکەیەکی زۆر لە نێو پەنابەرەکان دروست دەکا کە وای دەبیستن کە ئەم قاچەقچیانە بەنیازی ئەوەن کە خۆیان دەرباسکەن یاخود پەنابەرەکان بخەنە ناو دەریاوە یاخود بێسەر و شوێنیان کەن بۆ ئەوەی خۆیان ڕزگاریان بێ و دەرباز بندا دەستگیرکردن و سزادانیان. ئەو خۆشببختانە ئەوەی مای خۆشحاڵی بوو خودی پەنابەرەکان کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ئێمەوە کرد. ئێمەش توانیمان لە کەمترین ماوەدا پۆلیسی ئێشەگری دەریایی وێنان ناچار بکەین کە بە زووترین کات بچن بەهانانە و ڕزگاریان کەن. ئەوە بوو خۆشببختانە ئێمە جگە لە پۆلیسی ئێشەگری دەریایی وێنان تەواوی ئەو ڕێکخراوانە و تەواوی ئەو دەستگایانەی کە لەو ناوچەیە پێوەستن بە ڕزگارکردن و هاوکاریکردنی پەنابەر ئاگادارمان کردنەوە لە ڕووداوێکی هاوشێوەدا. خۆشببختە هەمویان هاتنە خەت و بە کۆمەڵی پۆلیسی ئێشەگری دەریایی وێنانمان ناچار کرد کە بچن بە ڕزگاریان بکەن. پەنابەرەکان لە کاتژمێر تەبعەن لە دوای ئەوەی کە پۆلیس گەیشتەوێ ماتۆڕی بەلەمەکەیان کەوتەوە کار و ویستیان دەرباز بن. قاچەقچیەکە ویستی بنیازی ئەوەی نەبوو کە خۆی ڕادەستکە بۆ ئەوەی دەستگیر نەکرێ بەڕێکەوتن، بەڵام لە کاتژمێر نزیکی 10 خولەکدا ئەوانە ڕزگار کران و بێگومان برانە دوورگەی کریتەوە چووکە لە نزیک دوورگەی کالەماتە لەوێ براونەتە ئەو دوورگەیە. بەڵام تاوکو ئێستا لەو کاتەوەی کە دەستگیر کراون هیچ زانیارێک نییە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پۆلیسی ئێشەگری دەریایی وێنان کاتێکە پەنابەران دەستگیرەکە یاخود ڕزگاریان دەکات بە بیانووی لێکۆڵینەوە و چاوپێکەوتن هیچ زانیاریەک هیچ ڕێگە نادا بە هیچ دام و دەستگایەک و ڕۆژنامەنووسێک و ڕێکخراوانەی تایبەتن بە پەنابەران لێپرسینەوە لە چارەنووسی و پەنابەرانەکەن تا خۆیان کۆتا بڕیار لەسەر لە دوای لێکۆڵینەوەکانیان بڕیارەدەن کە لەوەی کە ڕێکخراوەکان بەداچووکەن دەربارەی ژمارەیان و یاخود ڕەگەزنامەیان زیاتر خەڵکی چی وڵاتێکن. بەڵام ئەوەی مای خۆشحاڵیان ژیانیان پارێزرا و ڕزگاریان بوو. بەداخەوە دوێنێش بە هەمان شێوە بەلەمێکی تری هاوشێوە ڕوبەڕووی هەمان کێشە و گرفت بوویەوە. ئەمە یەکەم جار نییە کە دەبیستین فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی بە پیر پەنابەرانەوە دەچێت و لە مەرگ ڕزگاریان دەکات. جارێکی تر ستایشی زۆر بۆ ئەم کارە ئینسانی کە فیدراسیۆن دەیکات وەگوتیشم چەندین جاری تر فیدراسیۆن ئەم کاری کردووە. ئایا ئەمانە حاڵەتی شەز و دەگمەنن کە پەنابەران ڕوبەڕووی مەترسی مەرگ دەبنەوە یاخود زۆرە وەکو دەیبیستین؟ ئەوانی کە دەیبیستین حاڵەتی تاکو و تەران دەگمەنن یاخود ژیانی پەنابەری ڕۆشتن بۆی کە پەنابەران بگەن بە مافەکانیان ئەوها نزیکە لە مەرگەوە؟ بەڵێ کاک بینار ڕووداوەکان زۆرن، بەڵام ئەوەی کەمایی
گرفتەوەیە پەنابەرەکان لەو کاتەیە پەیوەندی بە لایەنێک ناکەن کە ئەو لایەنە بتوانێت وەکو فدراسیۆن بە زووترین کات بەهانانەوە بچێ زۆر جار ترس و دراڕاوچێوان لێەکا کە هیچیان بیر نەمێنێ و زۆر جاریش پەیوەندی بە جهەتێکی فەرمیەوە ناکەن کە بەجددی بێ بە هانایانەوە وەک وتم ئەو بەلەمەی کە ئەو ڕۆژە پەیوەندیان بە ئێمەوە کرد ئێمە لە کەمترین ماوەدا کەمتر لە نیو کاتژمێر پۆلیسی ئێشەگری دەریایی وێنانمان ناچار کرد کە بچن بەهانیان و ڕزگاریان کرد و خۆشبەختانەش ڕزگار کران ڕووداوەکان زۆرن بەڵام زۆر جار ئەم پەنابەرانە شارەزانین هیچ ژمارەیەکی ڕێکخراوەکانیان پێ نییە هیچ ژمارەیەکی پۆلیسی ئێشەگری دەریایی وێنان و یاخود ئەو ڕێکخراوانی کە لەو سنوورەدان کە هاوکاری و هاوکاری پەنابەرەکانەکان لە ڕزگارکردنی یاخود ئەو کەشتیانەی کە تایبەتە بە ڕزگارکردنی پەنابەران لەلایەن چەند ڕێکخراوێکەوە بەڕێوە دەبرێن هیچ زانیارێکیان نییە و ژمارانیان پێ نییە بۆیە زۆر جار ئەمانە ڕوبڕووی گرفتی زۆرە بنەوە کە دواسات ڕووداوی ژێر ئاوکەوتنی لێەکەوێتەوە بەداخەوە یاخود ئەمانە بەبێ ئەوەی ڕاگەاندنەکان یاخود ڕێکخراوەکان ئاگادارکەنەوە لەلایەن پۆلیسی شگری دەریایی وێنانەوە دەستگیر دەکرێن کاتێک کە پۆلیسی شگری دەریایی وێنان کۆمەڵە پەنابەر دەستگیر دەکات و ئەزانێ هیچ ڕاگەاندنێک و هیچ ڕێکخراوێک پێیان نازانێ ئەوە بە زۆر شێوازێکی زۆر نامرۆڤانە مامەڵەیان لەگەڵاکەن و ڕاستەوخۆ دوای ئازاری جەستەی و لێسەندنی تەواوی ئەو شتانەی پێیانە لە جلوبەرگ و خۆراک و تەنانەت پاسپۆرت و بەڵگەنامەی کەسێتی و تەنانەت زۆر جێشیان جلوبەرگەکانیشان لەبەرداکەن و دیپۆرتی تورکیانەکەنەوە بەڵام هەر پەنابەرێک لە کاتی ڕووداوێکی هەروادا پەیوەندی بە ئێمەوە کرد یاخود ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن بە هاوکاریکردن و ڕزگارکردنی پەنابەران ئەوە تووشی گرفتی زۆر نابنەوە وەکو ئەوەی کە باسم کرد لەلایەن پۆلیسی ئێشەگری دەریایی وێنانەوە زۆر نامرۆڤانە و دش بە یاساکانی مافی پەنابەرێتی و مافی مرۆڤیشکە مامەڵە لەگەڵ پەنابەران دەکات ڕووداوەکان ڕووداوی زۆرن وەک وتم بەڵام بەداخەوە کەم کات هەیە کە ئەو پەنابەرانە بتوانن یاخود ئەمریکی پەیوەندیان پێ بێ چووکە سنوورەکە سنوورێکی نێودەوڵەتیە ئەبێ ئەو تەلەفۆنیشیان پێ بێ کە تەلەفۆنەکەش نێودەوڵەتی بێ و بتوانن پەیوەندی بکەن لە ڕێگەی ئینتەرنێتەوە بێ یاخود لە ڕێگەی تەلەفۆنی ڕاستەوخۆوە بێ مامەڵەی دەوڵەتی یۆنان پۆلیسی ئەو وڵاتت باس کرد لەگەڵ پەنابەراندا چۆنە ئەی مامەڵەی وڵاتانی تر لەگەڵ پەنابەراندا بەگشتی چۆنە بۆ نمونە ئەوانەی پەنابەرانی زۆر بۆچی و ئیتالیا و تورکیا کە ئێوە خۆتان لەوێ لەقی فیدراسیۆنی لەسەر بە لەقی فیدراسیۆنی ئەو وڵاتن بڵێ سەبارەت بە وڵاتی تورکیا ئەتوانم بڵێم بارودۆخی تورکیا لەگەڵ تەواوی وڵاتانی تر جیاوازە چووکە تورکیا دەواازەیەکی سەرەکیە بۆ دەواازەیەکی سەرەکی ئەوروپایە کە پەنابەران لێرەوە هەنگاوی یەکەم ئەنێن تورکیا چەند جار لە ڕێگەی ئاستی سەرۆکایەتیەوە ناڕزایەتی دەربڕیوە ئاماژەی بەوە داوەکە ڕێژەیەکی یەکجار زۆر پەنابەری لە خۆ گرتووە کە توانای لەوە زیاتر توانای نەماوە تەنها سووری 3,700,000 پەنابەر کە بە فەرمی تۆمار کراون و پێناسی پەنابەرێتیان بۆ دەرکراوە جگە لەوەی کە دەیان هەزار لیتر کە بەناسایی لێرن ئەمە جگە لەوەی کە پەنابەرانی ئەفغانی ژمارەیەکی یەکجار زۆر لە وڵاتی تورکیان بە تایبەتی دوای ئەوەی تیرۆریستانی تالیبان کە ئەفغانستانیان داگیر کردەوە ڕۆژانە هەتاوەکو ئێستا بە سەدان و بە هەزارەهان پەنابەری ئەفغانی لە هەموو چین و توێژەکان بە تایبەتی چینی گەنجان هەوڵی پەڕینەوە ئەدەن لە ئێرانەوە لە ڕێگەی لە شاری وانەوە بۆ تورکیا ئەمانش هەرچەندە لە کاتی پەڕینەوە تووشی دەستگیرکردن و تووشی هەزار سەری و نەهامەتی و یاخود ژیان لە دەستدا نەبنەوە تورکیا بارودۆخێکی خۆی تورکیا ئێستا بارودۆخی سیاسی و ئابووری ناجێگیرە و هەڵبژاردنەکانیش چەند مانگێکی ماوە ئەمەش بارودۆخی تورکیای زیاتر ئاڵۆستر کردو و ژمارەیەکی یەکجار زۆریش پەنابەر لێیە هەروەها ئەوەی کە زیاتر تورکیا پێوەی ئەناڵێنێت سنوورێکی تەواو دوور و درێژی هەیە لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا لە بوڵغاریاوە هەتاوەکو ئەگاتە ئیتاڵیا و قوبروس سنوورەکە زۆر گەورە و فراوانە بەڵام ئەوەی دەتوانای هەبووە
بەپێی ئەو ڕێکەوتن نامەشی کە لەگەڵ یەکێتی ئەوروپا هەیەی ئەبێت تورکیا سنوورەکانی تاوت و تۆڵ بکە بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕێژەی لەبەر زۆری ڕێژەی پەنابەران سنوورەکە بە شێوەیەکی لەوانەیە وەکو پێویست کۆنتترۆل نەکرێت پەنابەران ڕێگەی زۆر مەترسیدار ئەگرنە بەرکە بۆ تەنها دەربازبوون لە تورکیا. طبعا تورکیا و یۆنان بەردەوامیێکی یەکتری تاوانبارەکەن بە پێشێلکردنی یاسا بەرامبەر بە پەنابەران بەڵام ئێمەوەی یەکو ئێمەی بینین زیاتر یۆنانە پێشێلکاری ئەکا بەرامبەر بە پەنابەران بەپێی سەرۆکایەتی کۆچ و کۆچبەرانی تورکیا لە ماوەی 7 مانگی ڕابردوودا یۆنان نزیکی 10,000 پەنابەری دەستگیر کردووە کە هەوڵیان داوە بگەنە یۆنان یاخود لە ئەو سنوورەوە بگەن بۆ ئیتاڵیا دەستگیری کردوون و زۆر نامرۆڤانە دیپۆرتی سنوورەکانی تورکیای کردوونەتەوە کە زۆربیان لە کاتی گەڕانەوە دیپۆرتکردنەوەیاندا تووشی ڕووداوی نەخوازرا و ژێر ئاوکەوتن بوونەتەوە و کە خۆشبەختانە بەشێکی یەکجار زۆریان لەلایەن پۆلیسی شگری دەریایی تورکیاوە ڕزگار کراون. مامۆ سەبارەت بە وڵاتانی تریش ئەوروپا ئێمە وەکو فدراسیۆن چەندین جار نووسرا و راپۆرت و داواکاریمان پێشکەش بە یەکێتی ئەوروپا و بە کۆمیسیاری پەنابەرانی ئەوروپا کردووە لە بەرامبەر ئەو پێشێلکارانەی کە وڵاتی یۆنان بەرامبەر بە پەنابەران ئەنجامێدا داوامان لێ کردو ئەو پێشێلکارانە بۆ سندێت و چیتر بۆ شێوەیە مامەڵە لەگەڵ پەنابەراندا نەکرێ بەڵام بەداخەوە تاوکو ئێستا هیچ ڕێوشێنێکی یاسایی بەرامبەر بە یۆنان نەکیراوەتە بەر و بەڵکو ئەوروپا تا ڕادەیەکی زۆریش هاوکاری یۆنانە بۆ تون و تۆڵکردنی سنوورەکانیان بێدەنگن چونکە ئەوروپا یۆنان بە قەڵغانی سنووری بۆ وڵاتانی تری ئەوروپا ئەزانێت بۆیە تا ڕادەیەک هاوکارن لە دابینکردنی ئەو پێداویستیانەی کە لە سنوورەکان و لە دەریاکان دژ بە پەنابەران بەکاردێنێت. ئێمە جارێکی تریش لێرەوە داوا ئەکەین کە یۆنان ڕێگە بگرێ لەو پێشێلکارانی کە یۆنان بەرامبەر بە پەنابەران ئەنجامیەدا. فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی چی شتێکی لە دەستور کاردایە بۆ ئەوەی کە بتوانێت زیاتر لە مەیدانی پەنابەراندا کارکات و پەیامی ئێوە بۆ پەنابەران چییە؟ لە ڕاستیە دەست خۆش بێکار بینارێت پەیامی ئێمە ئەوەیە کە پەنابەران بەڕاستی ئەو چیتر ئەو ڕێگایە پڕمەترسیە بەکارنێنن بە قسەی قاچاقچیەکان هەڵ نەخەڵەتێن چونکە ئەو ڕێگایە ڕێگەیەکی تەواو پڕمەترسیە سەختترین و دژوارترین ڕێگا ئەگرنە بەر قاچاقچیەکان تەنها لەبەر ئەوەی کە بتوانن پەنابەرەکان بەرن بەڵام ئێستادا یۆنان بە هاوکاری ئەوروپا سنوورەکانی تەواوتون و تۆڵ کردووە پێداویستی دەریایی بۆ دەستگیرکردن و ڕێگریکردنی لە پەنابەرانی تەواوی لەبەر دەستدایە بۆ ڕێگریکردن لە پەنابەران. زۆر جاریش یۆنان ئەنقەست پەنابەر ڕزگار ناکە لە دوور و چاودێریانە کە تاوەکو ژێر ئاوەکەون ئەمەش وەکو فشارێک بەکارێنێ وەکو ترسێک بۆەوەی پەنابەران ترسیان لێ بنیشێ کە بڵێن ئەمە چیتر ئەم سنوورە بۆ پەنابەر بەردەست نییە پڕمەترسیە بۆی پەنابەران چیتر لەو سنوورەوە هەوڵی پەڕینەوە نەدەن. ئێمە وەکو فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عراقی وەک دووارەیەکەمەوە پایەمان ئەوەیە چیتر پەنابەران ئەو ڕێگا پڕمەترسیە نەگرنە بەروژیانی خۆیان و ئەزیزانیان نەخەنە مەترسیەوە بە قسەی قاچاقچیەکان هەڵ نەخەڵەتێن و داواکاریشین و بەردەوامیش هاوکاریمان پێشکەش بە تەواوی ئەو پەنابەرانە کردووە چی لە ڕێگەی ڕزگارکردنەوە بێ یاخود لە پێدانی ڕێنمایی لە هۆشیارکردنەوەیان لەو ڕێگا پڕمەترسیە و هەروەها ئێمە ڕۆژانە لێرە وەکو فدراسیۆن لێرە زیاتر لە 140,000 پەنابەری عراقی بە هەرێمی کوردستانەوە لە تورکیا داوای مافی پەنابەرێتیان کردووە. ئێمە بەردەوام ڕێنمایی ئەدەین باوانیش و ڕێنماییش ئەدەین بە ئەوانشی کە پەیوەندیمان پێوەکەن کە ئەیانەوێ ئەو ڕێگە پڕمەترسیە وەرگرن. ئێمە پێش هەموو شتێک مەترسیەکانی ئەو ڕێگەیان بەبیر ئەخەینەوە کە ڕێگەیەکی تەواو پڕمەترسی و نایاساییە و تاوەکو ژیانی خۆی و ئەزیزانیان نەخەنە مەترسیەوە.
ئەگەر قسەیەکما بێت و لە میانەی چاوپێکەوتەکەماندا نەهات بێت وەڵام با گرنگی بزانن ئاماژەی پێ بدەن سەبارەت بە دۆخی پەنابەری یان سەربارەت بەم ڕووداوە دڵتەزێنانەی پەنابەران لە مەرگ نزیک دەکاتەوە فەرمونون بە کورتی ئەگەر قسێکمان بتەنەوە بیکەن. بەڵێ بەداخەوە ڕخراوی نەتەوەی گرتووەکان چەند لقێکی هەیە ئەو لقەی کە تایبەتە بە پەنابەران تاوەکو ئێستا هەڵوێستێکی کارامەی نەبووە بەرامبەر بە پێشێلکاریەکان تەنها لەسەر ئاستی بە دەرکردنی راپۆرت و نووسراوی ناڕازیە لە تورکیاش بەداخەوە وەک ئاماژەم پێکرد 147,000 پەنابەری عێراقی بە هەرێمی کوردستانەوە لە تورکیان چەند ساڵە داوای مافی پەنابەرێتیان کردووە تاوەکو ئێستا وەڵامیان نەدراوەتەوە ماوەی 3 ساڵ زیاتریشە ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان بۆ کاروباری پەنابەران بە تەواوەتی کەیسی پەنابەرانی عێراقی بە هەرێمی کوردستانەوە پشتگوێ خستووە و زۆر بەکەمی دراسی ئەو کەیسانە ئەکا ئێمە داواکارین ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان کۆتایی بەو هەڵوێستا بێدەنگی بێنە بەرامبەر بە پەنابەرانی عێراقی و هەرێمی کوردستان و داواکاریشین کە هەڵوێستی جدیان هەبێ بەرامبەر بۆ پێشێلکارانی کە لەلایەن پۆلیسی هێشتگیری دەریایی وێنانەوە بەرامبەر بە پەنابەران ئەنجامەدرێ و داواکارین ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان بۆ کاروباری پەنابەران وجودی مەیدانی هەبێت لە ناوچەکەدا بۆ ئەوەی لە کاتێکا کە پۆلیسی هێشتگیری دەریایی وێنان وەڵامی پەیوەندیەکانمان ناداتەوە بۆ بەڕزگارکردنی پەنابەران ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان خۆی بوونی هەبێ و یاخود خۆی لە ڕێگەی پەیوەندیەکانی خۆیانەوە وێنان ناچار بکەن کە بە زووترین کات ئەو پەنابەرانە ڕزگار بکەن و داواش لە گشت دووبارە داوا لە پەنابەرانی عێراق و هەرێمی کوردستانیش ئەکەین کە چیتر ئەو ڕێگا پڕ بە ترسیە نەگرن و ژیانی خۆیان و ئەزیزانیان نەخەنە مەترسیەوە و تاوەکو تو کارەساتی ژێر ئاوکەوتن ڕوو نەدات و دڵی ئەزیزان و ئێمەش دڵگران نەکەن. دووە پرسیارم ئەگەر کەسانێک بیانەوێ وەک فیدراسیۆنی بەڵێ کاک بینار ئەلۆ کاک بینار کاک بینار ببوورە کاکیوە کێشەی تەکنیکی هاتە ناساییە بە هۆی خراپی خزمەت گوزاریەکان لە کوردستان بڕینی کارە بە ئینتەرنێت ئەم کێشانە دێنە پێشەوە بەڵام هیوا زۆرسایە فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی لە لەخی تورکیاوە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێدای زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ و ماندوو نەبن. جارێکی تریش ڕێژ و ستایشی زۆر بۆ بەڕێسی واخدر و فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی کە باپیر پەنابەرانەوە سون و پۆلێکی تر لە پەنابەرانیان لە مەترسی مەرگ ڕزگار کرد. ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو.